با سپۆنسەری دەباشان کۆدەدایەکی سپی لە گردی زەرگەتا بەڕێوەیە. کوڕانی نەوشیروان مستەفا لەگەڵ کابرای گۆچانەکەیە دایەن بەیەکدا. لە دوای مردنی نەوشیروان مستەفاوە ڕۆژ دوای ڕۆژ گرژی و ئاڵۆزەکان لە گردی زەرگەتا پەرە دەستێنێت. بە جۆرێک بەشێک لە بەرپرسەکانی ئەو بزوتنەوەیە جیا بوونەتەوە و حیزبی خۆیان دروست کردووە. بەشێکی تریشیان بە دوای پارە و پۆست کەوتون. لە نوێترین ناڵۆزی نێوە و بزوتنەوەیە باڵی کوڕانی نەوشیروان مستەفا و باڵی عومەری سەید عەلی ڕوبەڕووی یەکتر بوونەتەوە. پایتەخت میدیا زانیاری ورد و نەزانرا و ئاشکرا دەکات. پایتەخت میدیا زانیوێتی باڵی عومەری سەید عەلی و باڵی کوڕانی نەوشیروان مستەفا لەسەر دانانی پۆستی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان ناکۆکن. بە جۆرێک کوڕانی خاوەن بزوتنەوەکە دەیانەوێت کەسێکی نزیک لە خۆیان لە پۆستی ڕێخەری گشتی دابنێن وەک کۆی ئۆرگانەکانی تری گۆڕان بیخەنە ژێردەستی خۆیان. بەپێی سەرچاوەکی ئاگادار عومەری سەید عەلی دەیەوێت کەسێکی نزیک لە خۆی بە وەکالەت بەبێ دەنگدان بۆ بزوتنەوەیە وەک ڕێخەر دەستنیشان بکرێت. لە بەرامبەردا چیان نەوشیروان مستەفا هەوڵی ئەوە دەدات کەسێکی نزیک لە خۆی و لە ڕێگەی پرۆسەی دەنگدانەوە بۆ ڕێخەری گشتی هەڵبژێرێت. ئەو سەرچاوەیە ئەوەشی ئاشکرا کرد کێشەکەی نێوانە و بزوتنەوەیە گەورەیە و گردی زەرگەتا بە هاوکاری و سپۆنسەری دەباشان و کوڕانی جەلال تاڵەبانی کە هاوڕێیەکی زۆر نزیکن لەگەڵ چیا و نمای نەوشیروان مستەفادا خەریکە سیناریۆیەکی جیاواز بۆ کودەدایەکی سپی بەڕێوە ببن. دوێنێ شەویش چیا نەوشیروان مستەفا لە هەوڵی ئەوەدا بووە بە هاوکاری فەرماندا کارزان شەقڵاوەیی هێزێکی چەکداری یەکێتی ببەنە سەر گردەکە و عومەری سەید عەلی و باڵەکەی دەستگیر بکەن. بەڵام دواتر بەهۆی چەند هۆکارێک کارەکە دواخرا.